الله أكبر الله أكبر لا إله إلا الله. سڵاوتان لێبێ. من دکتۆر ئەحمەد کەرکووچیم، کاندیدی ژمارە 6 لیستی 122 یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک. لێرەوە لە مزگەوتی گەورەی شۆراوەوە لە گەڕەکی شۆراو دەستمان کرد بە خزمەتکردنی کۆمەڵانی شاری کەرکووک. هەرچەندە لە ئێستاە ئەندامی ئەنجومەنی پارێزگای، بەڵام زۆر لەسەر مینبەر دەبێنرێت. لەبەرەوەی من پێشەوەی ئەندامی ئەنجومەن بم، من پێشنێژ و تارخوێنم، ماستەر و دکتۆرام هەیە لە بواری شەریعەیە. بابەتەکەی خۆم، ینی ئیشەکەی خۆم وا ئەخوازێ کە نزیکەی 12 ساڵە من وتاربێژم، 8 ساڵ فەقێتیم کردووە و بڕوانامەی ئیجازەی علمیم هەیە، بڵین بڕوانامەی زانستیم هەیە، بە کوردیەکەی ئیجازەی فەقێتیم هەیە لای مامۆستا معتەبەرەکانی هەرێمی کوردستان. جەنابێت لە فەقێتیەوە دەست پێ کردووە، جیاوازی لە نێوان فەقێتی و خوێندکاری لە چیدایە؟ طبعاً فەقێ چەند مادەیەکە خوێنێ لە چەند مەرحەلەیەکە لە حوجرەیەکە، خوێندنی ئەکادیمی جیاوازە. طبعاً ئەو کتێبانەی کە فەقێ ئەی خوێنێ لە حوجرەیە زۆر چڕن، زۆر باشن، زۆر بەسوودن. ئەوەی لە خوێندنی ئەکادیمی ئەخوێندرێت تەنها کلیلێکە بۆ کردنەوەی دەرگایەکی زۆر گەورە، بەڵام طبعاً بابەتی حوجرە زۆر چڕترە، زۆر پڕترە، لەوەیە زیاتر مامۆستای ئاینی پێگات. مامۆستا چی سوودێک لە حوجرە وەردەگرێت؟ نەک هەر ئێستا، بەڵکو لە ئێستا و لە پێشتریش هەرێمی کوردستان، بە تایبەتی من باسی شاری کەرکووکەکەم، حوجرە ڕۆڵێکی زۆر باڵا و گەورەی هەبووە لە پێگەیاندنی مامۆسای ئاینیە و لەو بابەتە دەست پێشخرانە بوونەکە لە بواری ڕۆشنبیری و لە بواری ئەدەبیاتە تەنانەت حوجرە ڕۆڵی گەورەی هەبووە. مامۆستا لە هەڵبژاردننی پێشوودا بەڵێنی زۆرت بە خەڵکیدا، تا چەند بەڵێنەکانت جێبەجێ کرد؟ بەڵێ، طبعاً یەکێک لە ئەو کارە قورسانەی کاندید کە ئەیکات لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بەڵێندانە بە خەڵک. طبعاً بەڵێن زۆر قورسە و عەددان زۆر قورسە. 2 ساڵ پێش ئێستاش و ئێستاشی پێوە بێ هەمیشە وتومە من بەڵێنێک نادەم نەتوانم جێبەجێکەم، لەبەرەوە وتومانە ئەوەی ئەیڵێن جێبەجێیەکەین، لەبەر ئەوەی بەڵێنێک نادەین نەتوانین جێبەجێکەین. لەبەرەوە من مەجبور نیم خۆم بخەمە ژێر پرسیارەوە لەبەر خاتری چوون بۆ سەر کورسیەک بە پێدانی وعدی بێبنەما. ئێمە لە واقعەکەین بە خۆشی و ناخۆشیەوە، بە تاڵی و بە شیرینیەوە، ئەبێ واقعیانە لەگەڵ دەنگدەری خۆمان ئامامەڵە بکەین. ئەبێ بزانین بۆ نمونە دکتۆر ئەحمەد کەرکووچی لەوێ چی پێ ئەکرێ، نەک ئەوەی کە پێم ناکرێ و پێ بڵێ منە وەڵام من ئەیکەم. نەخێر، هەمیشە وتومە هەوڵی جددی ئەدەم، ئەوەی کە وەکو خوای پەروەردگار وەکو نیعمەت پێمی بەخشیوە لە زمان، لە شەهادە، لە جورئەت، لە چاو نەترسی، ئەمانە هەمووی بەکارهێنم لە خزمەتکردنی میلەتەکەمان لە هەموو بوارەکانە. لەو شوێنەی کە من تایە ئەبمە نوێنەری خەڵک، ئەو کارانەی کە یاسا پێم ئەدا وەکو سەلاحیات، ئەگەر هاتوو من کەم تەرخەمیم تیا کرد، ئەو کاتە ینی خەڵکی حەقی خۆیەتی گلەیم لێ بکە و سەرزەنشتم کە. بەڵام جگە لەوە کاری نایاسایی ئیشی من نییە، بەڵکو دیفاعکردن، داکۆچیکردن لە مافی میلەتەکەم، وەکو چۆن لە 2 ساڵی ڕابردووی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە هەمیشە لە ناو هۆڵی کۆبوونەوەکانە هەر قسەیەکم کردبێ، هەر داکۆچیەکم کردبێ، بە ڤیدیۆ بڵاوم کردێتەوە بۆی خەڵکەکەم بزانێ من چی ئەەکەم و چی ناکەم. بە هەمان شێوە بەردەوامە بین، ئەگەر بێت و دەنجی خەڵکمان لەگەڵا بێ، پشت بەخوا خزمەت گوزاریەکانمان، داکۆچیەکانمان، دیفاعەکانمان بەردەوامە بێت. لە ئێستادا ئەندامی ئەنجومەنیت و لە هەمان کاتدا وتارخوێنیت، هیچ دووچاری ڕەخنە بووتەتەوە؟ هیچ ئینسانێک کە جوڵە ئەکا کە بەرهەمی هەیە، کە چالاکی هەیە، بەبێ ڕەخنە نابێ.
تۆ ئەگەر هەرچەنێت چاکیش بیت کەسانێک هەیە دژایەتی تەکان ڕەخنەت لێگرن عادەتەن ئەوەی ڕەخنەی بنیادنەر بگرێ من سوپاسی یەکەم و بە قسەشی یەکەم چونکە هیچ ئینسانێک کامل نییە بەڵام ئەوەی ڕەخنەی ڕوخێنەر بگرێ ئێحمالێکم یعنی بەڵێ ڕەخنەم لێ گیراوە تەنانەت لە ئەم مزگەوتەیە خەڵکی لێم هەڵساوەتەوە لە ناو تاری هەینیە بەڵام زۆر بەڕێزەوە قسەم کردووە لەگەڵیا گفتوگۆم کردووە لەگەڵە عادەتەن تۆ ئەگەر بتەوێت ببیتە پێشڕە و ببیتە نوێنەری خەڵکانێک هەن تۆیان ناوێ خەڵکانێک هەن تۆیان خۆش ناوێ ئەبێت تۆ بە جۆرێکی جیاواز مامەڵیان لەگەڵا بکەیت تەنانەت ئەو کەسانەی کە ڕقیشیان لێتە وایان لێ بکەیت کە لە دواییە بە کردارە جوانەکانت سەرسام ببن من 2 ساڵی پێش ئێستا کاتێک کە خۆم هەڵبژارد خەڵکانێکی زۆر جنێویان پێدا بەڵام زۆرێک لەو کۆمنتانەی لە دوای هەڵبژاردن بۆ منە نووسرا ئەیان وت خۆزگە دەنگمان پێت بدایە ئەیان وت پەشیمانین دەنگمان پێت نەداوە بۆ لەبەرەوەی هەتا ئەو کاتە مەلا ئەحمەدیان نەناسی بوو لە دوای هەڵبژاردن کە دەرکەوت مەلا ئەحمەد چێە ئەو کاتە کردارەکانمان سەلماندی کە ئێمە چین سیاست و ئاین لە چی دایەک دەگرنەوە طبعا بە بڕای من ئاین هەمووی سیاستە سیاست یعنی بەڕێوەبردننی ئوموری خەڵک ئێتجا بە باش بێیان بە خراپ بێ ئێمە لە قورئانە زۆر لەو نمونانەمانەیە باسی مەلیک کراوە کە ئوموری خەڵکی زۆر بە خراپ بەڕێوە بردووە ئەسڵەن تا ئەو ڕادەی گەیشتووە بۆی خۆی بەخوازانیەوە دیکتاتۆر بووە باسی مەلیکی عادلیش کراوە کە چەند شوێنێک بۆ نمونە هەبووە بە دادپەروەرانە ئەو شوێنیان بەڕێوە بردووە خی پەروەردگار باسی سەرنجامی ئەم دواناکە ئەمە تێمانەگەێنێک کە سیاسەتی باش بەڕێوەبردننی خەڵک بە شێوەیەکی تەندروست و جوان بەڕاستی کارێکی ینی لە پێشینەی پێغەمبەرانە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ بەنو ئیسرائیل سیاسیەکانیان پێغەمبەران بوون بۆ ئەوان ئوموری دنیایانیان بەڕێوە برد بۆیە مامۆسای ئاینی پێویستە هەموو مامۆسایەکی ئاینی سیاسی بێت نەک سیاسی بێت لە ڕوح حزبیەکەەوە بڵێم هەموو مامۆسای ئاینی ئەبێ لە حزبی من بێ شەرت نییە مادام ئەتوانی بەرنمەیەکی جوان باش چاک لە خزمەتی خەڵکا بێ پەیڕەوی بکەی زۆر ئاساییە توانی پەیڕەوی بکەی و هەتا ئەو ڕادەی لە خزمەتی خەڵکا بووی تۆش لە ناو سیاسەتابی زۆر کارێکی پیرۆزە ئەسڵەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر شوێنە فەرموویەتی هەر ئینسانێک هەوڵ بدا بۆ پڕکردنەوەی پێداویستی مرۆڤەکەی تر بە دڵنیاییەوە خێریکی زۆر گەورەی هەیە سیاست ئەمەیە بەڕاستی ئەوەی کە ئەوترێ سیاست پیسە ئەوەی کە ئەوترێ سیاست درۆیە ئەوەی کە ئەوترێ ئەوە هەندێک لە مرۆڤەکان وایان لی کردو ئەگەر بێت و تۆیەکی چاک و فلانێکی چاک و فلانێکی چاک بە کۆمەڵێ بڕوانامەی باشەوە بە کۆمەڵێ شەهادە و بە کۆمەڵێک مؤهیلات و ئەزمموی چاکەوە بچنە ناو ئەو پرۆسەیەوە بە دڵنیاییەوە وەزعەکە ئەگۆڕێ مامۆستا ئەحمەد بەردەوام شیکپۆشە و بەرخسارێکی جوانەوە دەردەکەوێت هەندێک جاریش بە ستایلی جیاوازەوە وەڵاهی بەشێکی هۆکارەکەی تەبعە من بۆ خۆم زۆرم حەز بە شیکپۆشیە حەزم بە ئەوەیە کە جوان دەرکەوم و زیاتریش لەبەر ئاوێنە خۆم زۆر احتیمام بە جوانی مەزهرە دەم بەشێکی پەیوەستە بە دینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار تەشجیعی سەحابەکانی کردو جوان دەرکەون بۆ ئەتان خۆش بێ قشتان شانە بکەن کە جیاوازیش دەرەکەوم پەیوەندی بە ئەو بیر و بۆچوونەوە هەیە کە ئەم بەندەی خوایە هەیەی خۆم پەیوەست نەکردووە تەنها بە جبە و مێزەرەوە چونکە جبە و مێزەر زۆر پیرۆزە نیشانەیەکە بۆ ئەوەی کە بناسرێتەوە مامۆسای ئاینیە لە کۆمەڵگەیە پێشڕەوە بەڵام کە جلی دیکە ئەکەمە بەر بۆ ئەوە نییە بڵێ تەبەڕا بکەم لە جبە و مێزەر بەڵکو بۆ ئەوەیە کە داخلی کۆمەڵێک شوێنە بم هەندێک جار جبە و مێزەر بۆی شیاو نییە و زیاتر بۆ گەیاندنی ئەو پەیامەیە کە ئەچمە شوێنێک من خۆم لە ئێوە گیانە کردوێتەوە یعنی زیاتر لەگەڵ سەردەمەکەیە خۆم گونجاندووە ڕاستە مامۆسای ئاینیم لە ناو مزگەوت تا مامۆسای ئاینیم بەڵام لە دەرەوەی مزگەوت لەوەیە باوکێک بم لەوەیە گەنجێک بم لەوەیە سیاسیەک بم جلی هەر شوێنێک بۆ خۆی بۆ شوێنی خۆی گونجاوە پێشتر داوای ئەوەت کرد شوێنێک تایبەت بکرێت بە مەیخۆران بەڵام دووچاری ڕخنەی زۆر بوویتەوە طبعا وەکوتم لە هەر فکرێکی جیاواز سەرەتا کۆمەڵێک ڕخنە ئەگیرێ بەڵام
کە ڕوونەکرێتەوە بۆچی ئەم بابەتە هەیە بۆچی ئەم بیرۆکەیە هەیە ئەو کاتە خەڵکێکی زۆر تێئەگالێت کە چییە مەسەلەکە طبعاً باسی مەیخۆرەکان لەسەر جادە لەگەڵ ئەوەی کە ئەو مەیخۆرانە بچنە شوێنێک لە شوێنێکە قەتیز بن مراقەبەیان لەسەر بێ ئەو شوێنە بە بەردەوام پاک بکرێتەوە ئەمە کامیان باشترە وەکو مەسلحە و مەفسەدە ئەگەر لە ڕووی شەرعیەوە تەماشای بکەی لە ڕووی مەساڵح و مەفاسیدەوە تەماشای بکەی ئەمەی دووەم باشترە تۆ ناتوانی 100% مەی خواردنەوە بنەبڕ بکەی چکەوە بابەتێکی دیکەیە پێویستی بە قەنەعەت پێکردنە پێویستی بەوەی لەگەڵە دانیشی پێویستی بەوەیە یعنی تەرککردنی خویەک ئەبێ قەنەعەتی پێ بکەی ئەبێ وای لێ بکەی کە قەنەعەت پێ بکە و تەرکیکە لەگەڵ ئەوەیە من وەکو ئەندامێکی ئەنجومەن وەکو جیهەتێک کە لە حکوومەتە بەشدارم ئەبێ تەنزیمی ئوموری خەڵک بکەم بەچی تەنزیمە بێ ئەو کۆمەڵە گەنجی کە ئەخۆنەوە بچنە ناو کوچە و کۆڵانەکان لە لای خوشک و دایکەکانمان لە بەردەم ماڵەکان دانیشن و لەو تاریکاییە بخۆنەوە یان دەوروبەری شاری کەرکووک پیس و پۆغڵ بکەن یان ئەوە تا ئەمانە هەمووی کۆکەمەوە لە یەک شوێنێکا کۆیەکەمەوەڵم لەوەیە زەریبا خەیتە سەری ڕقابەتە خەیتە سەری پێڵی لەوێ دەرچی سزاتە دەم پیسی و پۆغڵی ناو شارم پاراست ڕێژەی جەریمە و تاوانم کەم کردەوە ڕێژەی چی پێڵێن ڕووداوی هاتوچۆم کەم کردەوە بۆ لەبەرەوەی ناچار نابێت لە ناو سیارەکەیە بەدزیەوە بیخواتەوە دوای منێکی پۆلیسیش بچم بکەومە دوای ئەو بەسەرخۆشی یەکسەر سیارە لێ بخڕێ بڕوە خۆی و بەرامبەرەکەشی بە فەتارەیە بدە هەموو فکرەکەی من ئەوە بوو بەڵێ پێویستەکە شوێنێکی تایبەتیان هەبێ تا لەوێ کۆیانەکەمەوە ئەو کاتە کە کۆیانم کردەوە ئەتوانم بە ئاسانیش داوایان لەگەڵا بکەم ئەتوانم بە ئاسانیش قەنەعەتیان پێ بکەم بەڵام تۆ بچیت هەر کەسە و لە شوێن و لە کوچە و لە کۆڵانێکە بەدزیەوە یان لەسەر جادەکان دانیشن هەم ئەو شوێنە پیسەکەن هەم شەڕ و ئەدا هەم ناو عائیلەیە کە هیچ عائیلەیە قبول ناکە لە بەردەم دەرگاکەی یان لەسەر سوچی کۆڵانەکەی دووسێ گەنج دانیشێ و بخواتەوە هەموو چارەسەرەکەی من ئەمەیە و تا ئێستاشی پێوە بێ هەوڵم بۆی داوە بۆ ئەوەی کۆمەڵێک گەڕک هەیە بەڕاستی ئەناڵێنن بەدەست ئەم حاڵەتەوە تاوای لێ هات ئەسڵەن گەڕکی دەواازە هەر بەڕسمی شەکوایان تەقدیم کرد کە مامۆستا فریامانکەوە ئەو بیرۆکەی کە تۆوتت فەرمونون جێبەجێ بکەن وەڵام من بەرزم کردەوەی تر شەڵاب متابعەکەم بەڵکو جێبەجێ بکرێ زۆر باسی مامۆساژنەکەیت و چۆن ئێستاش موبایلەکەت دەرکرد لە هەموو شوێنێک وەڵام یەدەیتەوە ئەم جارە مەلاژن نەبوو باش لە ڕووی شەرعەوە چوار ژن حەڵاڵە بەنیاز نیت ژنی دووهەم بێنیت طبعاً وەڵامدانەوەی خێزان من زۆر جیاوازم بەڕاستی لەبەرەوەی خێزانم زۆر ماندووە لەگەڵ ئەو مناڵانەیە چوار مناڵم هەیە کە ماندووە پێویستەکە یعنی لە ماڵەوە بەتەنایە و جگە لەوەش لە کاتی خۆی گرتووە و لە 2016 خەریجە و تعینیش نییە بۆ معلوماتت لە ناو مناڵا دانیشتووە بە خێویانەکە مامۆستایانە دایەنگەیە ڕەوزەیە مەدرسەیە ئەو ماڵە یعنی وەکو پێدانەوەی چاکەیەک لە ناو کۆبوونەوەی گرنگا من بەڵێ دەرچوومەتە دەرەوە وەڵامی خێزانم داوەتەوە و یارمەتی خێزان مەدەم لە ماڵەوە ئەو کارەی کە پێم بکرێت ناڵێم هەموو شتێکەکەم نەخێر بەڵام ئەو کاری تا پێم بکرێت یارمەتیە دەمەوش بە واجبی ێزانم بەڕاستی بابەتی فرێژنیش بەڕاستی بابەتی فقهیە حەز ناکەم زۆر بچمە ناو ناوەڕۆکەکەیەوە بەڵام بە بڕوای من فرێژنی چارەسەرە بۆ کێشە خی پەروەردگار حەڵاڵی کردووە هەتاکو لەو ڕێەوە کێشەی پێ حەل بکەین نەوەک من سرم نایەشێ لە خۆمەوە پەڕۆی پێوە بەستم وەکەوە وایە من عیبم نییە و نەخۆش نیم بەڵام بچم حەبێک بخۆم طبعاً ئاساری جانبی ئەبێت ئەگەر داوات لێ بکەن لە نێوان سیاست و وتارخوێنیدا خۆت یەکلا بکەیتەوە کامیان هەڵەبژێریت لە نێوان سیاست و وتاربێژیە کامیان هەڵەبژێرم ئەگەر بێت و بڵێ هەردووچیان یعنی یەکدانە هەڵبژێری یا هەردووشان چوە بە بڕای من سیاست و دین ئاوێتەی یەکترن ئەگەر بێت و بڵێ دانەیەکیان هەڵبژێرن بە تەکید من مامۆسایەتی ئاینی هەڵەبژێرم وتاربێژی هەڵەبژێرم لەبەرەوەی من لە مناڵەوە پەروەردەی مزگەوتم لە مناڵەوە پەروەردەی قورئان خوێندن و دەرس و دەور و حجرە و ئەوانم ئەگەر بێت و دانەیەکیان هەڵبژێرم بە تەکید مامۆسایەتی ئاینی یان مزگەوت و وتاربێژی هەڵەبژێرم ئەگەر بوویت بە پەرلەمانتار یەکەم کارت بۆ خزمەتی هاوڵاتیان چیە بێت
یەکەم کارم کە هەڵبژێردرام وەکو ئەنجومەنی پارێزگا یەک سوژدەی شکرە بێ بۆ خوای پەروەردگار ئەمە یەک دووەم کامە کارە زەرورە بۆ میلەتەکەم لەم شارەیە دەسە دەمە ئەوە و هەوڵی ئیقرارکردنیە دەم ئینشاءالله لەشتان ساغ بێ بەخێر بێن سەر چاوم یخوا بەخێر بێن